زان یک دوشتی زۆر بە پەلەتان پێ بڵێم یەک دوێنێ پێرەیە لە تەیسامی ئەو وەفدەی هەرێمی زۆر بەعدەبەوە دەرکردیە چوونە پێی گوتینە کاچ خۆم ئەو بۆ 56 دیدار ئەنگۆ دێن و دەگەڕێنەوە بێ ئەوەی یەک نیوەتان عەرەبی نازانی ئەو نیوەکەی تریشکە قسەی لەگە دەکە دەڵێ دەبی بچین پرس بکەین دێن وەختی مەش دەگرن 6 وەزیری عێراقی خەریکی ئەو مشکلەیە ئەوە چەند ساڵە ئەنگۆ بەردەوام نیوەتان عەرەبی نازان نیوەشتان دەڵێن دەی بچین پرس بکەن بڕۆن ئەو کەسە بابێتن کە خاوەن قرارە واتە ئەو کەسەی پیاوە پیاو بۆ مەفهومە یان ئینسانێکی بڕیاردەرە ببوورێ ئینسانێکی بڕیاردەرە بۆیە ئەوانەش هەر جارێ چن پارەیەکی زۆر وەردەگرن ئەی هاوار نیوەیان عەرەبی نازانن نیوەکەی تریشە دوو کاک مەسرور بارزانیش بڕوا بکەن لە مۆناکۆ بووە کە شاری هەرە ملیاردێرەکانە لە سویس ڕابووە لە دوبەی بووە خەریکی ڕابواردنی خۆی 3 مانگە خەڵک موچەی هەیە موچەی نییە لای گرنگ نییە گرنگ ئەو بەخۆی بڕیاردەت بدە نە وەزیرێک دەوری هەیە نە قوبات تاڵەبانی دەوری هەیە نە حکوم نەیەکێتی دەوری هەیە بەخۆی بەخۆشی لەگەڵ ئەوە نیە هەر بەخۆیان پاڤلیان کردە قەشمەر پاڤل تاڵەبانی ئەگە تۆزەک بەڕاستی پێ دەڵێم کەرامەتە تەبی دەبی مووقف وەربگیری هەر ئەتوونە بیمزاد کە 120 میلیارد دەدەی لەگەرنەوە دەڕوا ئەوانە ئێ بابە ئێستا پارتیە توی کردە قەشمەر پارتیە توی کردە قەشمەر فەرموو خۆت یەک لاکەوە بڵێ دروشم مەدە قوبوڵمان نییە و موچەی خەڵک ئەوە بکرێ فەرموو ئەوە مەیدان ئەوە پارتیە توی کردە قەشمەر قسەکەیە دەڵێن 50 ملیۆن دۆلاری مانگانە لەو پارەی دزیاری نەوت و داهات دەدرێتە یەکێتی وەکو ئەوەی مەساسەیەکیان بدەین نییە ملیۆنێک دۆلار بدەزرێ مەساسەیەک درایتە یەکێتی بڕوان پێ بکە ئاوایە درایتە پاڤل و قوبادی کورەبرایەت و لۆ سەرکەوتنەکە خۆت کردەوە لۆ ئابڕوو چوونە خاڵش کەش ئەمریکیەکانیش دەیانەوە کەیسەکە ئیلاجبی لەو ڕۆژانە چوونەکەن فوات حوسێنی پێیان گوتێ وتی ئەنجومەنی باڵای ئەوەی سەربەخۆیی عێراقە وتی کاکە بڕۆ لە قوتانەکە مەسعود دانیشن چونەکەن مەسعودی پێیان گوتیە تاوان بەڕێزان ئەمریکیەکان جارێک زووزار پێ دەڵێن باناوت بڕوا بە ئیتفاق بکرێ دوایە تەفلیمت دەسووتێنن بۆ ئێمە باشە ئەو هەڵێن با مەسرور بێم نەتبیت بە بۆ شیوە بجوڵێتەوە بە کورتی میدیاکان چەواشەی خەڵک دەکەن لە یەکشەم لە بۆ پێنجشەمێ ئەمزادێ وەفد دەنێردرێ دوای ئەوە لای ڕێک نەکەتن یەکشەم ڕێک نەکەتن دووبارە دەکەنەوە هەر کەسێک ئەو گوۆی خوارد بڕوان پێ بکەن ئەوە پیساییە چەند مانگە دەرخواردی ئەو خەڵکەی دەدرن خەڵکی وەردەکەنەوە لە هەر حزب و لە هەر ڕێکخراو لە هەر کەسایەتێکی سیاسی لە هەر میدیایەک بزانە ئالیکە چی درایان سەر بەدەسەڵاتە تەواو حکومەت یارێم ناوێ حکومەت یارێمیچ هەر نییە شتێک نییە نە حکومەت نە پەرلەمانەیە نە خزمەت گوزاریە نە مەعاشەیە تخواوت چییە مەسرور بارزانیژە بۆ من لە سویسرا و لە ئەوکو گوتم لە ئەوە جنێف و لە دوبەی و لەگە شێخ لەگە مار و منداری خۆی سندا لەو میلەتە مەعاشی هەیە نییە لاچی هەڵەبزە سوتایە کورەبرا ڕۆ سوودانی کە خانیەکە سوتاکە بەخۆی چێندەرەوە تەقیسەوە لە زەوق خۆی ناکەی سەرۆک حکومەتی وا بێ شعورت دیتیە میلەت لە برسا بمرێش خەریکی زەوق و کەسە بەس خەریکی وێ دیدارەشی لەگە ترامپی وەربگریان خەریکی ڕابواردنی خۆیتی قسەی کۆتاییشمان هەر بەس سەیری ئەو گاڵتە جاریەی پارتی بە حکومات مەسرور بارزانی بە حکومەت ئەو مادەی 229 دوو ساڵە ئەگەر لە حاکمی پڕی بدەیە حاکم پڕی بدەیە ینی کە بەرزترین 4 ساڵ و 5 مانجیان ئەو هیوا فەرهاد ساڵەها لە بۆ کاک شێروانی بڕیتەوە بە بڕیاری مەسرور بارزانی ئەلەوە ئەڵێن حاڵەتی نەفسیوی لەگە دڵدار زێباری زۆر خراپە ڕسوای ئەو دووە بکەن کاک فەرهاد ئەگەر تۆزە کەرامەتی باوکایەتی تەیە ئینسانی هەولێرێکی ڕەسەنی ئاشە لەو کچەت بکە ئەو کچەت تاوانێکی شەرمەز ئەولێریش هەموو شەرمەزار کردی و دەستخۆشی لە بنەماڵی دڵدار زێباریەکەم ئەوم بزانم زۆر سەرکۆنیان کردی ئەوان بە هیوام کاک فەرهاد تۆزش کەرامەتت هەبێ ئەو کچەت غەدرێکی زۆر گەورەی لەو بنەماڵە و لەو قانون و لە دادگا کردیە